کۆنتڕۆلکردنی چەک یەکێکە لە ئەولەویەتەکانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان و خودی جەنابی ڕێزا کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەت متابعەی هەنگاوەکانی کۆنتڕۆلکردنی چەک دەکەم. هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 دوای تێپەڕبوونی ئەو ماوەی کە بۆ تۆمارکردنی چەک دەستنیشان کراوە. کۆناغی تۆمارکردنی چەک کۆتایی هات. ئێستا ئێمە کەوچینە قۆناغی جێبەجێکردنی یاسا. بابەتی کۆنتڕۆلکردنی چەکی بێمۆڵەت یەکێک بوو لە ئەولەویەتەکانی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران. بە شێوەیەکی مەیدانی هەنگاوەکان نیشان دەدەین. لە بەرنامەی شەمپەنجا ئەم جارە باز لە بەکارهێنانی چەکی نایاسایی بێمۆڵەت دەکەین و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نیشان دەین بۆ دەست بەسەداگرتنی تەواوی ئەو چەکانەی کە بە شێوەیەکی نایاسایی بێمۆڵەت لە دەست ئەو کەسانن کەوا تاوانی پێ ئەنجام بدەن. زۆر جار هۆکاری دروستبوونی بەشێک لە تاوانەکانش دەگرێتەوە بۆ بوونی ئەم چەکانای کە بێمۆڵەتن لە دەست کەسانێک کە لە یاسا دەردەچن و تاوان پێ ئەنجامەدەن. لە کاتێکدا ئەو ئارامی و ئاسایشەی لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر هەیە کە هەمووان بە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان و هێزەکانی ناوخۆ دامەزرا و ئەمنیەکان و ئەنجومەنی ئاسایش ئەم ئارامیە پارێزراوە و لە ژێر دەستێکی ئەمین و چەترێکدایە کەوا تەواوی هاوڵاتیان ژیانیان پارێزراوە. بۆچی دەبێت ئەو کەسانە چەکیان لابێت؟ سەبارەت بە هەنگاوەکان و جێبەجێکردنی بڕیاری نەهێشتنی چەکی بێمۆڵەت دەچینە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر. هێزەکان دەردەچن بۆ لێپرسینەوە لەو کەسانەی هەڵگری چەکی بێمۆڵەتن لە ژووری ئۆپەراسیۆنی پۆلیسیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ چاودێری هەڵمەتەکان دەکرێت. ماوەی چەند کاتژمێرێک لەگەڵ بەڕێوەبەری پۆلیس گفتوگۆ دەکەین و ئۆپەراسیۆنەکان چاودێری دەکرێن. ئێمە لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێرین. دوای ئەو ماوەیە کە چەند ڕووداوێکی تاقەکردن و کوشتن هەبوو و چەکی بێمۆڵەت بەکار هات، پلانێک دانرایە هەڵمەت و ئۆپەراسیۆن دەکرێت بێ ئەوەی کەس ئاگادار بێت لەو شوێنانەی کە گومان تێدا دەکەن یان ئەو شوێنانەی کەوە ڕووداوی تێدا ڕوویداوە. ئێمە لە ژووری چاودێری ئۆپەراسیۆنەکان ئێستا تەواوی ئەو ئۆپەراسیۆنیانە کە لەو ساتەی ئێستا کە ئەنجام بدرێت بە شێوەیەکی لایڤ ئێمە دەیبینین. ئەمەش دەگرێتەوە بۆ بەهێزی لایەنی تەکنیکی هونەری و تەکنۆلۆژیای پۆلیسی پارێزگای هەولێر کە بە پاڵپشتی حکوومەت و وەزارەتی ناوەخۆ ئەمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر بەڕێز دکتۆر ئەمید چوان چاودێری دەکرێت، خۆی سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکان دەکات. شەمپەنجا بە دووەداچوون بۆ ئەو هەڵمەت و ئۆپەراسیۆن و هەوڵانی حکوومەت دەکات و نیشان دەدات کە بۆ پاراستنی گیان و سەر و ماڵی هاوڵاتیان و پاراستنی ئەو ئارامی کە هەیە چۆن لێپرسینەوە دەکرێت و بڕیارەکان جێبەجێ دەکرێن. ئەمە یەکێکە لەو پاڵپشتیانە لەو بەهێزیەی دام و دەستگا ئەمنیەکان کە لە کاتێک کە دەبینین ڕووداوێک زۆر دەبێت، شێوەیە زۆرێک لە ڕووداوەکان زۆر دەبێت یاخود کە چەند تاوانێک لە دوویەک ڕوودەدات، ئەم هێزانە بە شێوەیەش تون لێ پێچنەوە دەست پێ دەکەن. چونکە ئارامی و ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەت شاری هەولێر کەوا بە ئارامترین شوێن شار دادەنرێت لەسەر ئاستی، دەتوانین بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان لە ئێستادا بەهۆی سەقامگیری و ئاسایش و ئارامی بەهێزەکەی کە لە دەستێکی ئەمیندایە
بۆیە حکومت ڕژدە لەسەرەوەی دەبێت ئەو ئارامی پارێزرا بێت و هاوڵاتیانیش متمانەی گەوریان بێ حکومت و وەزارەتی ناوخۆ هێزەکانی ناوەخۆ و ئاسایشی پۆلیس هەیە چونکە ئەوانە بوونەتە چەتری ئەو ئارامیکە هەیە ئەمە یەکێکە لەو هەنگاوانە بۆ یەکەم جارە بە شێوەیەکی مەیدانی ئۆپەراسیۆن بکرێت لە ژوورێکی چاودێری ژووری ئۆپەراسیۆن بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ چاودێری ئۆپەراسیۆنەکە بکات پرسیار لە بەڕێز ئەمید شوان دەکەین پۆلیسی هەولێر چی کردووە پلانی چییە؟ ئێمە هەڵساین بە هەڵمەتێکی سەر بۆ بنبرکردنی دیاردەی چەکی بێمۆڵەت لە شاری هەولێر و تیمەکانمان بە شەو ڕۆژ بەردەوام لە ئەرکدان بۆ نهێڵانی ئەو دیاردەیە لەبەرەوەی هاوڵاتیان ئەو بابەتە لەلایەن بە هەند وەرگیراوە و گرنگی پێدەدەن لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو چەندین تاوان ئەنجام درا لەبەرەوەی وەکو دەستگاکانی حکوومەتی هەرێم و دەستگاکانی ئاسایشی ناوەخۆ بە توندترین شێوە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبینەوە کە چەکی بێمۆڵەت هەردەگرن و ڕوبەڕووی یاسایان دەکەینەوە و یاسایەکەش توندا لەو بارەیەوە و ئەو کەسەی هەر کەسێک چەکی بێمۆڵەت هەر لە لای بێت یاخود هەڵی بگرێت لە ماوەی ساڵێک تا 3 ساڵ زیندانی و هەروها لە ملیۆنێک تاکو 5 میلیۆن غەرامە دەکرێت. سەبارەت بە مۆڵەتی چەک ئەو هاوڵاتیانی کە مۆڵەتی چەک دەردەکەن دوو جۆر مۆڵەتی چەکەیە مۆڵەتی هەڵگرتنی چەک وهروها مۆڵەتی هەبوونی چەک ئەو کەسانی کە مۆڵەتی هەبوونی چەکیان پێدەدرێت دەبێت چەکەکانیان لە ماڵەوە بێت و لە کاتێک کە ئەو چەکە هەڵدەگرن لێرەدا ئێمە مامەڵەی چەکی بێمۆڵەتی لەگەر دەکەین لەبەر ئەوەی مۆڵەتی هەڵگرتنی چەکی نییە جیاوازە ئەو بابەتە بۆیە لەوانەیە لێک تێنەگەیشتنێک هەبێت لەو بابەتە لەلایەن هاوڵاتیان هەر کەسە کە مۆڵەتی هەبوونی چەکی هەبوو ئەبێت چەکەکە لە ماڵەوەدا بنێت نابێت بە هیچ شێوەیەک بهێنێتە ناو سیارە یان لەگەڵ خۆی بیجێڕێت بۆ هیچ شوێنێک لە کاتی ئەوەی کە مەفرەزەکانمان ئەو مۆڵەتە تەماشا دەکەن کە مۆڵەتی هەبوونی چەکی هەیە و چەکی هەڵگرتووە ئێمە مامەڵی ئەوەی لەگەڵ دەکەین کە ئەو کەچەکە بێمۆڵەتە و ڕوبەڕووی یاسای دەکەینەوە دەمێ ئەو نقطەیەش زۆری شارە پێ بدەم هاوڵاتیان زۆر هاوکارمان لەو بابەتە و ڕۆژانە ئاگادارمان دەکەنەوە لەو شوێنانی کە چەکی بێمۆڵەتی هەیە یان ئەو کەسانی کە چەکی بێمۆڵەت هەردەگرن بەڵام زیاتر داوا لە هاوڵاتیان دەکەین بۆ بنبڕکردنی ئەو دیاردەیە و پاراستنی ئەمنیەت و ئاسایشی شاری هەولێر و پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان داوا لە هاوڵاتیان دەکەین لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و دەستگا ئەمنیەکان ڕایانگەاندووە ئاگاداری دەستگا ئەمنیەکان و بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بکەن بۆ ئەوەی بتوانین هاوشان و هاوکاریان بین و دەست لە ناو دەست بین بۆ ئەوی شارێکی ئارام و ژیانێکی ئاسوودە و کامەران بەسەر بێن. ئێستا لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکان تیمە مەیدانیەکان ئاگاداریان کردمەوە کە دەستیان بەسەر چەندین چەکی بێمۆڵەت داگرتووە. ئەم چەکەی کە ئێستا دەستی بەسەدا گیرەیە ئەمە لایڤە ئێستا پشکینەکە ئەنجام دەدرێت ئۆپەراسیۆنەکە دەکرێت خاڵی پشکرین دانرایە بازگەی کاتی دانرایە ئەمە ئەو چەکانەیە کە دەستی بەسەدا گیرەیە. لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر دەردەچین بۆ خاڵەکانی پشکنین و سەردانی بازگە کاتیەکان. ئێستا دەچینە ڕێگەی کانێ قژاڵە تۆبزاوە لەوێ بازگەی کاتی هەیە پۆلیس و دەچینە خەبات قەزای خەبات کە لەو شوێنانە تاڕادەک ڕووداوی تەقەکردن هەیە ئەندەجار کێشە ڕووەدا و بۆ کۆنترۆلکردنی ئەو شوێنانەش و زیاتر بە قاربوونی ئارامی و نەمای چەکی بێمۆڵەت و جێبەجێکردنی بڕیارەکانی وەزارەتی ناوەخۆ بۆ داماڵنی چەک و ئەو بڕیارە جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز ڕێزدار مەسوول بارزانی سەرۆک وەزیران کە بڕیاریدا دەبێت چەکدا بماڵێت چەکی بێمۆڵەت نەمینێت. هەموو هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر دامۆزگامنیەکان ئێستا دەستکراون لەوەی کەوا هەر کەسێک تاوان ئەنجام بدەن مەرامی تاوانی هەبێت یاخود هەر شتێک بەکاربێن بۆ ئەنجامدانی تا بەتایبەت چەکی بێمۆڵەت بۆتە هێڵێکی سوور دەبێت ئەو چەکانە نەمینێت و چونکە هاوڵاتیان لە دەستێکی ئەمیندان. ئەو هەڵمەتانە بە شێوەیەکی بەردەوام و لە ناکاو ئەنجام بدرێت دەیان بازگەی کاتی بۆ پشکنین دادەنێن. براماندی نەبی
چیش دەکەی قوربان چی ناوی تەماتە الحەمدولله وە بڕیاری باشە الحەمدولله ئەو لۆ خزمەتی گوێ بەخوای لۆ پاراستنی گوێە ئەرێ والله ئەتو منداری خۆ دەنیرێت زادەی لەو لایەک گولەکی لێدا لەو گۆڕی وەیە یاننا ئەو زەوە خەمی منداری تو خەمیمەیە باشە قوربان موفق بی قوربان چیش دەکەی ماما فیتەری دە موفق بی ئینشاءالله مامەی گەڕێن مادام کاسبە لێ گەڕێن مادام کاسبە لێ گەڕێن دەرچاو ماما لە بەردەوامی هەڵمەتەکانی پۆلیسی پارێزگای هەولێر ئەمە لە یەکێک لەو شوێنانەی لەسەر ڕێگای خەبات ئەمانە ئەم مەفرەزانە لە بەیانی و لێرەن ژمارەیەک چەقۆ چەشی سپیان دەستبەسەداگرتووە و لەگەڵ ئەمەش ئەم جۆری دەمانچەیە چەکە جۆری دەمانچە بێ مۆڵەتە مۆڵەتی نییە هەڵی گرتووە دەستی بەسەدا ژیراوە دەست بەسە کراوە و خاوەنەکەشی دەستگیر دەکرێت ئەم چەقوانش لە هاوڵاتی شۆفێرەکان بوو ینی پێویست ناکە شۆفێر ئەوەی لابێت چونکە پۆلیسی پارێزگای هەولێر دەڵێت زۆر جار شۆفێران هاوڵاتیان لە کاتی تووڕەبوون ڕەنگە پەنا بۆ ئەم چەکە سپیانە بن ئەم چەقوانە بن ئەو کاتی تاوانی پێ ئەنجام بدەن بۆیە ئەمەش قەدەغەیە دەستی بەسەدا ژیراوە. کاکە کتابی شەریکەی دێنی ئەو چەکە ژمارە ئەوەندە تایبەتە بە فلانی ئەوە هەردەگری ئەگەر نا ئەوە چەکی بێمۆڵەتە لەگنەوە ئەو ڕقەمی و سیارە ئەوەی تێدایە بنووسە ئەومان کتابک مالوکە کتاب ڕسمی لێرە چەند پارچە چەکێکی بێمۆڵەت دەست بەسەر دەکات. ئەمە ئەو چەکانە هاوڵاتیان دەست بەسە کراون ئەمانە چەکی بێمۆڵەتن بەکار هاتووە لەلایەن هاوڵاتیان هەڵگیراوە کە مۆڵەتیان نییە ئەمە لەو چەکانن کە دەستیان بەسەدا ژیراوە و پەراوی لێکۆنۆژ دەکەوەمانە دەدرێنە دادگا ئەو کەسانەشی کات پێشنەی تاوانیشیان هەبی ئەوە سزاکەیان تونتر دەبێت. دەگەین بە قەزای خەبات و تەواوی بازگە کاتیەکان لە تەواوی کوچە و کۆڵان و ڕێگا سەرچەکانی ئەم شارە دانراوە. ناوە ناوەجێتان لێ دەبی فران تەقەی لە فلانی کرد فران فلانی کوشت یعنی تو 20 ساڵ لەوانەیە منداڵەکەی خۆت گەورە دەکەی چەند ماندی دەبی هیلاک دەبی هەتا گەورەی دەکەی یەکەچش دێ لەو گۆڕی بە هەناسە سارگول لە چلێدا دەستخۆشتانێ دەکەین کارێکی زۆر گرنگ و پیرۆزە هیوادارین هاوڵاتیش نەبەس پۆلیس و ئاسایش و هاوڵاتیش هاوکار بیت لەگەڵ هێزانینیەکان هەر کەسە چەکی پێبێت هەر ماڵک پێبێتن بەخۆی تەسمینی بکات چونکە ئەوڕۆ لە جیرانتە لە خزمەتە لەوانە سوێ و کارەساتە لە خۆت ڕوودەت لە منداڵی خۆت ڕوودەت هەر کارەساتێکیش کە ڕوودەت تا ڕوونادات تۆ دلت ئەمینە بەس کاتێک ڕوودەدات هەر ئەو کەسەش پەشیمان دەبێتەوە هەر کەس و کارەکەش پەشیمان دەبێتەوە هیوادارین گێڕایەری قانون و یاسا و حکومەتی هەرێمی کوردستان. ئەوەی ئێستا دەبینین ئەوانە خەڵکی قەزای خەباتن ئەوە خەڵکە خۆی داوا دەکات چەکی بێمۆڵەت نەمینێت ئەوانەی تاوان دەکەن ئیجراعاتیان لەگەڵ بکرێت لێپێچنیان لەگەڵ بکرێت ئەوەی یاسا دەشتێنێت سزا بدرێت خەڵکی قەزای خەبات لەگەڵ شەڕ و تەقەکردن نییە ئەم خەڵکە خۆیان خەڵکەکی میانڕە و خەڵکەکن کەوا حەز بە ئاشتی و پێکەوەژیان و ئاسایش دەکەن دەژڵێن ئەوانەی کە ئەو چەکانە هەڵدەگرن کێشە دروست دەکەن بە حکومەت ئیجراعات بکە بۆیە ئەمڕۆ حکومەت لێرێ وەزارەتی ناوەخۆ پۆلیس لێرەیە دام و دەستگا ئەمنیەکان ئاسایش لە هەوڵدان کە ئەم دیاردێ نەمینێت و ئەم چەکە بڕ بکرێت. لەو هەڵمەتانە چەندین پارچە چەکی سووک و مامناوان دەست بەسەر دەکرێت و چەند تۆمەتبارێکیش دەستگیر دەکرێت. هەڵگری ناسنامەی چەکم بەس چەکە ناگرم ئەو هەڵگری ناسنامەی چەکم بەسەر ناگرم بە شەر دەم لەگە یەکەچی ئەگەر نۆ نمونە بە شەڕش بێم دوو شەکل یەک دێن بەیانی پێک دێنەوە برانی پۆلیس شەو ڕۆژ ئامادە باشی دانا هەر شتێک بی فەوری دەگەنە جێی مەبەست تاوانبار لە دەستیان قوتار نابی لە برانی ئاسایش پۆلیس دەستخۆشیان لێ دەکەم نەمانی چەک نەمینێت. چیش دەکەیت بۆ ویدیۆ کاسی دەکەم ئەو زۆرە پێەیە
چی شتێ دێزگەرەوەی لەسنە گەڕێ برام برە سلاحی لەوێ دەواتۆ داورە ماسۆنی لۆ دەماتەیە ئەوێ پێ کاکە نا کاکە مۆڵەت نەماتەم پێ برام خۆمەکە ناسم ڕاست هاویەکەی مەحافەزەیە لێ دروستکرایە حکوومەت ڕژدا لەسەر نەهێشتنی چەکی بێمۆڵەت و ڕێگری لە کەمکردنەوەی تاوان لەم بارە دەچینە وەزارەتی ناوەخۆ بەڕێوەبەری گشتی دیوان دەبینی. بە جۆرەی یاسای چەک وەکو ماف هەموو هاوڵاتیەک مافی هەیە پێشکەش بکە بۆ دەرهێنانی مۆڵەتی چەک تەقدیم بکە. بەڵام وەزارەتی ناوخۆ و پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بە جۆرەی یاسا هەڵسەنگاندن دەکەن بۆ داواکاری هاوڵاتیان چێ مافی هەیە چێ پێویستە چەکی هەبێ. ئەمە دوو جۆر مۆڵەتیشمان هەیە، مۆڵەتی دەستداریمان هەیە لەگەڵ مۆڵەتی هەڵگرتن. هاوڵاتی هەیە کلاشنکۆفێکی کۆنی سەردەمی شۆڕشی هەیە یان دوای ڕاپەڕین مەبەستیتە و کلاشنکۆفۆک و بەشێک لە یادگاری لە ماڵێ بیمێنێ دەتوانیت داوای حیازە بکە داوای مۆڵەتی دەستداری بکە بڵێ چەکەکەم لە ماڵێ هەر هەیە نایهێنمە دەرەوە لە ناو سیارەدای نانێم ناگەڕێم لەگەڵ خۆم نایجێڕم ئەمە بۆ 2 ساڵا و مۆڵەتە. ئەوەی تر مۆڵەتی هەڵگرتنی چەکە ئەمە داوامان لە هاوڵاتیان ئەوەیە کە کەمترین ژمارەی چەک لە ناو کۆمەلگا هەبێ چەکی مۆڵەت دراو و چەکی بێمۆڵەتیش لەبەرەوەی زۆر جار کاتێک دەمەقاڵەیە گیان مشکلێکی کۆمەڵاتی بچووک دروست دەبێ ئەگەر چەکی تێدا بەکار نهێنرێت چارەسەرکردنی لە دوای حاڵەتەکە ئاسانتر دەبێت. دەسەڵاتەکە بە جۆرەی یاسا دراوەتە خۆی جەنابی وەزیر دەسەڵاتەکەی خۆی داوەتە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بۆی هەر هاوڵاتیەک لە سنووری خۆی بتوانێت سەردانی بەڕێوەبەراتی کاروباری ناوخۆ لەو سنوورە بکە و داواکارێکی پێشکەش بکە. دەربارەی لێپرسینەوە ئێستا قۆناغی تۆمارکردنی چەک نەماوە قۆناغی جێبەجێکردنی یاساکەیە ئێستا پۆلیس ئاسایش هێزەکانی دیکەی ئاسایشی ناوخۆ ئەوان هێزی جێبەجێکارن هەر کەسێک چەکی بێمۆڵەتی لابێ دەستگیری دەکەن دەدرێتە دادگا لە ڕێی بنکەکانی پۆلیسەوە دەدرێتە دادگا و دادوەریش بە جۆرەی مادەی 15 لە یاسای چەک مامەڵە دەکە هەر کەسێک چەکی بێمۆڵەتی لابێ بەند دەکرێ و سزای دارایش دەکرێت. شوێن پەنجە لە بەدواداچوونەکانی بەردەوام دەبێت لە بەرەبەیان چەند شوێنێک دەوروبەری شاری هەولێر ئۆپەراسیۆنی نوتێدا ئەنجامدرا بازگەی کاتی دانران ئێمە بەردەوام دەبین تا درەنگانی شەو ئێستا لەگەڵ هێزەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای هەولێر دەردەچین دەمانەوێت بزانین شار چ باسە لە شەوان مەفرەزەکانی پۆلیس چۆن بەدواداچوون دەکەن بازگە کاتێکان لەکوێدا دەنرێن ئەوان چۆن لێپرسنەوە دەکەن. سێ-چار دەوریا بەخۆت لەناو ئەوەی بسوورە. چەکی بێمۆڵەت تۆمار نەکرا و دەست بەسەر دەکرێت بە پێی یاسای چەکی مادەی 15 مامەڵەی لەگەڵ دەکرێت کە پێبژاردن و بەندکردنی لە 1 ساڵ تا 3 ساڵی تێدایە. ئەوە لۆ ئەزیەتدانی هاوڵاتی بەڵێ هاوە سیلاح کەلەپسەیکەن کەلەپسەیکە بیبن ئاها بنە جستەی سیارەی بنێرێنێتە ئەو نقطە سۆرە ئەو نقطە بالضبط لەوێ دەسوڕێنەوە ماتۆڕە حرەکەی کردیت ئەوت لوچی نازانم چیەوە لۆ شەڕێتە قورعان ئەو سیارم فترەکە کردێ نازانم لۆ لە ناوە هەر نەمدیتی ئەگە بمدیت باە بەکنە گۆشدار چیرکەی پێ بزانم جوان تەفتیشکەم
حبيبي شلونك؟ زين؟ 7 مو؟ 7 عافية. كزاني ملوهاتي نيرة؟ هتا سلاح نمينه؟ هتا كستقينك؟ هتا عنقو بإسراحات السورة نوا؟ باشي؟ كويتو؟ باشن؟ باشي؟ لو كزمك. أو بريكاكا بري الرقم دبي بناوي توبي أما لسه يدروي دبي مطابق أخ سيدي أو هوي أنا دبي أو سكانة تسجيل براكم إيه أخذ دبي زمي توبي لێپرسینەوە لە هەر کەسێک دەکرێت کە چەچی بێ مۆڵەتی لابێت. فالتان باشە وەڵا هیچ سیارێک با بێتە فیژ نەڕۆ باشە بەڕێ مەکەن لێرێکسە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە ڕێکەوتی 18 چاری 2023 تا 9 هەفتی 2024 نزیکەی 700 سەچی زۆرا و زۆری سوک و مامناوەند و قورسیش دەستی بەسەردا گیراوە. زیاتر لە 472 جۆر سەچی دەمانچە و 172 سەچی کلاشینکۆڤ دەستی بەسەردا گیراوە. لەگەڵ ئەم ژمارەیە زیاتر لە 44 سەچی جۆری BKC و سەچی نیشانشکێن و RPG و جۆری تر دەستیان بەسەردا گیراوە. هێزەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە ئۆپەراسیۆن و هەڵمەتی ئەمڕۆ کە لە ماوەی 3 کاتژمێر لە دەوروبەری شاری هەولێر لە قەزای خەبات و تۆپزاوە و لە ڕێگای گوێڕ و چەند شوێنێکی تر کەوا خاڵی پشکنین و بازگەی کاتیان دانا و بازنەیەکی ئەمنیان دروست کرد و لە ناو سنتەری شاری قەزای خەباتیش ئەم هەڵمەتانە بە شێوەیەکی چڕ بەردەوام بوو ماوەی 3 کاتژمێر. با بزانین پۆلیسی هەولێر ئەوڕۆ لەم هەڵمەتانە دەستی بەسەر چی داگرتووە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر دەستی بەسەر ژمارەیەکی زۆر لە چەچی بێمۆڵەت لە زۆری کلانچیکۆف و چەچی کلانچیکۆف 75 و دەمانچەی جۆرا و جۆر و هاوکات چەق و داملبۆکس و چەشی سپی و زۆرشی تر لەو هەڵمەتانە زۆرێک لەم شێوە لەم دارعەسا و لەم چەق و لە تەور و لەمانە تێدا دەستی بەسەردا گیرا. زۆر جار ئەم ئالەتانە ئەم کەلوپەلانە کەوا دەبێتە هۆکاری دروستبوونی تاوان لە کاتی ئەوەی کە کەسێک لە لایتی تووڕە دەبێت دەمارگیر دەبێت هەڵدەچێت ئیدی وا دەکات بەکاری بێنێت ئەمە کە قەدەغەیە نابێت بەکار بێت. هەموو ئەوانەی کە دەستی بەسەردا گیرا چونکە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کاتێک تووشی ڕووداوی دەبێت ڕووداو گەورەتر بێت بۆیە ئەمانە قەدەغە کراون و ئەم هەڵمەتانەش بۆ پاراستنی سەر و ماڵ و ئاسایشی خەڵکە زیاتر بەرقەرار بێت و چونکە ئەم هەڵمەتانە پێشتریش هەبووە بەردەوامیش دەبێت و وەکو هەر هەڵمەتێکی تری پێشتری ئاساییکەوە ئەمە زیاتر بۆ بەرقەرارکردنی ئاسایش و ئارامی و هۆشارکردنەوەی هاوڵاتیانە لەوەی سەرچی بێمۆڵەتیان دەست نەبێت یا ئەوانەی هەیەە بێن تۆمارکەن یا ئەوانەی کە لەلایەنە بۆی تووشی تاوان نەبن ئەم چەکانە دەست بەسەر دەگرێت و لێ پێچینەوەی یاسایی بەرامبەر ئەو کەسانەش دەکرێت و هاوکاتیش ئەم هەڵمەتانە بەردەوام دەبێت. سەبارەت بە سزای یاسایی پارێزەرێکی ڕاوێژکار باز لە سزاکان دەکات. هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئەژمار دەکرێت لە تاوانەکانی بەردەوام بە پێی یاسا لە مادە 15 بڕگە یەکەم داهاتووە سزا دەکرێت بە حەبسکردن لە نێوان ساڵێک حتا 3 ساڵ و بە غەرامەکردن لە نێوان 2 ملیۆن حتا 5 ملیۆن دیناری عێراقی هەر کەسێک چەک بە بێمۆڵەت هەڵبگرێ یاخود بازرگانی پێ بکە و دەستا و دەستی پێ بکە یاخود چاکی بکاتەوە.